سەربازی پیاوی ئەوە دروستەکە پیاوی واقعی ژیان دروستەکان. باجا سڵاو لێبێ سڵاو لێوەش باش. وەکو گەنجێک پێم بڵێ ئەگەر بێت و یاسای سەربازی لە هەرێمی کوردستانیش جێبەجێ بکرێت تۆ بڕیارەکەت پێت چۆنە پێت باشە پێت خۆشە؟ وڵی لە کوردستان وەکو هێزی کوردی جێبەجێ کرێ وەکو هێزێک بێ بۆ کوردستان شتێکی باش. سوودەکانیم پێ بڵێ بەتایبەت بۆ گەنجان تا چ ڕادێگەتوانێت کاریگەری باشیە بێ و سەرنجی تۆ چیە لەسەرەوە؟ یەکەم شت کێشەی ئێمە لە باشووری کوردستانە لە دوای ڕاپەڕینەوە هەتا ئیسا گەورەترین کێشەمان نەبوونی یەکهێزی بوو. ئەمە ئەو تەوازنە دروستەکات ئەو یەکهێزیە دروستەکاتەوە دووەمینیش گەنج پێویستە لە بەرامبەر ئەو وڵاتی تایە ئەژی خزمەت بکات خزمەتکردن وەکو ئەرک ببینێت جایترە ئەرکە بە زۆر بێ یا بە هەستپێکردن. جارا قسێکی شانە کردی ئەوم بۆ نمونە ئەوەی کە سەربازی نەکا ژنی ناینە تۆ قسە چییە لەسەرەمە ئایا مەش پێ دوایە هەمان شت دووبارە بێتە وردە وەکو مەسەلەی سەربازی نەگاژنی نادەینە کۆمەڵە پێویستی هەیە کە ئینسان وەکو هاوڵاتێک لە وڵاتەکە لە بۆ نمونە پاسپۆرت و ئیجازەی سایەقی و سەفەر و ئەم شتانە لی قەتعکرێ هەتا خزمەتی وڵاتە نەکات 2 ساڵ ناتوانێت مافی ئەم شتانی هەبێتیە لەوە شەکە ژنیان نەداوەتیە لەسەر ئەوە بووە کە هەموو شتێکی لێ مەمنوع بووە 8 دقیقیش بێت لە سەحابی ژن مناڵ بۆ ملیان گرتو بردیانە بۆ شەڕ وەکو جێی شێرا بەڵام لێرە نا بۆ بژانەوەیکی گەنج ئەو ڕۆحیەتە عسکەری کاتەوە بەری گەنجات چون ئێمە نەتەوەیەکین هەموو دقێ معرەزین بەوەی لێمان بدرێ معرەزین بۆی داگیر بکرێن بۆی هەمومان پێویستە ئامادەکاری ئەومان هەبێت. پێویستە بۆ نمونە لە ڕووی سەربازی و ژنە بێشتێک بزانین بەتایبەت گەنجەکانمان و ئەمە ژوا ئاکات کە بەڕایی تۆ تا چەندێک گەنج بەهێزەکات بەتەکید لەوەی کە گەنج چاوکراوە ئەبێت دەستکراوە ئەبێ دەسەوسان نابێت لە هەچ حاڵەتێک ئەگەر دوور بێت لە وڵاتیا دروست بێ ئەمە شتێکی باشە بێ و بۆ خۆشی احترامی ژیانی خۆی ئەفامێتەوە لە دوای ئەوە چونکە بەڕاستی عسکەری سەربازی پیاوی ئەوە دروستەکە پیاوی واقعی ژیان دروستەکان یعنی لەو ژیانە خەیاڵی و ئۆنلاینێک ئەمڕۆ دروست بووە لەوە تیاپەڕێکێت تۆ ژیانی واقعی خۆی ئەوەش تەنیا سەربازی ئەتوانێت ڕۆحیەتە دروستکات.